ئەمڕۆی من لە حزب پیاوێکی گەورەی نیشتیمان مامۆستا عەتا خەزازین کە باڵایەکە لە هونەری نیگەکێشان لە لەندەنەوە دیارە گەورە جوانەکەی کە لە ئیتالیا بە دەست و پەنجەی خۆی کێشاوێتی هێنایە خزمەت کۆمەلگای پەروەردەی مارگرێت و پێشکەشی دامەزراوەی کەریمە عەلەکەی کرد. هیوادارین مامۆستا هەردەم ئەو باڵا بەرزە و بە بەرزی ببینین. هیوادارم هەردەم خاڵی ڕەنجینت نەخشی گەورەتی تیابێ بۆ باڵندە و بۆ سروشت و بۆ کەسە بە ئەمەکانی نیشتیمان بەخێر بیتەوە 100,000 جار بۆ نیشتیمان بۆ شارەکەی خۆت بۆ لای دۆست و خۆشەویست و ئینسانەتیە کۆشەرەکان. زۆر سوپاس دکتۆر گیان، خۆشحاڵم کە هاتم بۆ ئێرە ئەمڕۆ شانازی پێوەکەم کە جەنابتان بەڕاستی خزمەتگوزارن بۆ ئەم میلەتە و بۆ ئەم خاکە و ئێوە هەمیشە خۆشەویست و برا و برازای ئێمن و ئێمە شانازیتان پێوەکەین بەڕاستی بە خۆتان و بە کارەکانتان و بە ناوبانگتان و بە هەموو لایەکتانەوە. زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان. زۆر سوپاس، بەخێر بیتەوە.